سەبارەت بە خزمەتگوزاری چارەسەری شێرپەنجەیەکە کە لەو سێکتەرانی کە من بەش بە حاڵی خۆم شانازی پێوەکەم چکە هەنگاوی زۆرمان ناوەکو لە داتاکانە بینتان کە زیاتر لە 2500 نەخۆش نێرداوەتە دەرەوەی وڵات و ئێستا چاندنی مۆخ لە شاری سلێمانی دەکرێت و ساڵانەها ملیۆنەها دۆلار دەدرێت بە دەرمان و پێداویستی پزیشکی و 3 سنتەری ڕێکوپێکمان هەیە لە شارەکانی سلێمانی و هەولێر و دووەک و سنتەری تریش بەڕێوەیە بۆ کردنەوە و پێم وایە لایف ئەکسپێکتەنسی یاخود مەسەلەن فکەوەڕێ 5 year survival rate واتە 5 ساڵ ژیان ئێمە نزیکە لە ستاندەرە جیهانیەکانەوە و سەبارەت بە ژمارەی توشبوانیش ئێمە نزیکەی 100 کەسە بۆ 100,000 کەس کە ستاندەرە جیهانیەکان 150 کەسە بۆ 100,000 کەس لە کوردستانیش بە هەمان شێوەی جیهان ئەو ڕێژەی کە هەیە ساڵانە ڕوو لە زیاد بوونە بەڵام ڕێژەکان مەترسیدار نین بە بەراورد بە وڵاتانی ئەوروپا و ئەمریکا هێشتا ڕێژەکانی ئێمە ئاساییە بۆ شێرپەنجەی منداڵیش لە ناو شاری سلێمانی نەخۆشخانەی هیوایمە ئەم ساڵ بە نمونە وەرگری نزیکەی 150 منداڵ تا ئێستا تۆمار کراوە کە چارەسەریان بۆ دەکەین ساڵانە لەو دەوروبەرە دەبێت لە ساڵێکدا نزیکەی ئەو ڕێژەیە تووشی شێرپەنجە دەبن زۆرتریشیان شێرپەنجەی خوێنیان هەیە یاخود شێرپەنجەی مێشک و دەمارەکانیان هەیە شێرپەنجەی ئێسخانیان هەیە دەتوانم بڵێم لە 190یان زیاتر هیچ تا ئێستای چۆکارێکی بۆ نەدۆزراوەتەوە جگە لە بوونی هەندێک نەخۆشی زیکماکی و جینی کەوا دەکا و منداڵە توش ببێ بەڵام بە شێوەیەکی ڕئیسی بەداخەوە تازە نەزانرا بۆچی منداڵ توش شێرپەنجە دەبێت